بەشێکیان ڕەهەندێکیان بریتە لە ڕەهەندی کەسایەتی و بەها و خۆڕەوشت و مەسەلەن شخصەتی ئەم کەسێک کە دێ کار دەکەن باگراوندی بەلای ئەمە زۆر گرنگە چونکە ئێمە باوەڕمان وایە ئەگەر کەسێک وەکو خودی خۆی وەکو مرۆڤبوونی خۆی کەسێکی سەرکەوتوو نەبێ لە پیشەکەیشا کاریگەری لەسەر دروست دەبێ مەرج نییە کەسێکی سەرکەوتی بۆی ئەم بوعدی کە باسی باشی ئینسانەکەیە پێش چوونە ناو پیشەکەی کە ئێمە تەرکیزێکی زۆر لەم بوارە دەکەین هەر لەو ڕوانگەیەوە مەسەلەن بۆ نمونە ئەگەر کەسێک تەقدیم کە بۆ میهرەبانی مەسەلەن جگەرە بچێشێ ئێمە بێ زۆر تەرکیزی لەسەر مەسەلەن بۆ وەرناگیری هەر کەسێک لە نەخۆشخانەی میهرەبانی ئێوە چۆن دڵنیە ئەبنەوە لەو شتە بەڵێ تەمان یەکەم جار ئێمە بە پرسیاری دەکەین سواز بۆ خوا خەڵکی ئێمەش خەڵکی مسلمانە ئەوەیە هەیە خۆی دانی پێدادەنێ زۆر باشە نمونەیەک بێنینەوە خۆشەیانی هەر بۆی نمونەیەکی واقعی من لە چاوپێکەوتنێکە مقابلەی کەسێکمان کرد بەڕاستی هەموو مەرج و شورتەکانی تێدا بوو ئەو گونجاو بوو بۆ میهرەبانی بەڕاستی لە پرسیاری کۆتایی کە وتمان جگەرە ئەچێشی گوتی ئەرە وڵات جگەرە ئەچێشم ئیتر لەبەر ئەم مەرجەی کە جگەرە ئەچێشی ئێمە وەرمان نەگرت لە نەخۆشخانەی میهرەبانی وەجاریش هەیە بەڕاستی هەیە دەڵێ من دەیکێشم بەڵام مامۆستا هەر چاوەڕێمە یعنی تەرچی کەم کەسێک یارمەتیم بدە وسپاس بخوا ئێمە لە ڕێی یەجارەوە هاوکاری خەڵکێکمان کردووە کە جگەرەکەی تەرک کردووە بۆ من هاتووە تەقدیمی کردووە مقابلەمان کردووە مەرجمان بۆ داناوە بە تەدریجی بە ئوسلوبێکی هەم علمی و هەم پەروەردەییانە چەند مانگێکمان بۆ داناوە و متابعەمان کردووە و لە کۆتاییەکەی جگەرەکەی تەرک کردو و ئینجا قبوڵمان کردووە مەسم ئەوە یەکێک لەوەیە بۆ کچان ئەمە مەرجێکمان داناوە باڕوونکردنەوە بدەین بۆی خەڵک بە هەڵە تێنەگا لای ئێمە مەرز نییە با بڵێ ینی ئەوەی کە لە چی لەسەر نی هەر بەڕێزە ممکنە ئینسانێکی زۆر ڕێک و پێکەوە بێ بەڵام ئێمە دەڵێ ئەمە مەرجی ئێمەیە وەکو چۆن ینی تۆ ئەچی بۆ هەر شوێنێک مەرجی هەیە مەرجی خۆی هەیە وەکو چۆن مەرجێکی بڕوانامەمان داناوە ئەبێ بە کەلۆرۆسی هەبێ بەرن لە قسم لە بەشێکی تایبەتە مەرجێکمان داناوە ئەوەی کە دێ بۆ لای ئێمە بێ لە چک دار بێ ینی پۆشتە بێ با بڵێن دەکرێت شوێنێکی تر مەرجی تری دانابێ بە عکسی ئێمە وایە گرنگ ئێمە ئەوە کەمان حڕین لەوەی خۆمان پێی لەواری خۆمان ئەمە بەشێکە زائیدەن ئەبێ خۆڕەوشتی تعاملی مەسەلەن حتى ئەوسی ینی شتێکمانێ پێ دەڵێن سیفاتی خودی ئینسانەکە مەسەلەن نەرمونیان بێ مامەڵەی خۆش بێ گفتوگۆی باش بێ ڕێزی نەخۆش بکرێ کە لە بەهاکانە شتێکمان هەیە پێی دەڵێن میهرەبانی ئێمە هەوڵدەین کارمەندەکانمان سیفاتی میهرەبانی تێدا ڕەنگ بداتەوە جوانە چونکە بەڕاستی خۆت دەزانێ ینی میوان خان کە نەخۆش دێ دەتوانێت 150 چارەسەرەکەی دەرونیەکە دروست کاتێک تۆ کارمەندێکت هەیە دەتوانێت و دەزانێت و تدریب پێکراوە کە پێشوازێکی جوان لە نەخۆش دەکا و مامەڵەی جوانی لەگەڵ دەکا نەخۆشەکە چاک بوومەوە وەر بە قسەیە جار هەیە خاستان لە وڵاتی ئێمە لە کوردەواری خۆمان 150 چارەسەرەکان وتەیە قسەیە ینی تۆ کە قسەیەکی خۆشی لەگەڵ دەکەی بە ئارەسە ئەمە زۆر گرنگە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەلام دەفەرمێ کەلیمەت الطەیبە سەدەقە سەدەقەش ئەزانین کە ئینسان سەدەقە دەکا پێغەمبەر لە حەدیثێک دەفەرمێ نەخۆشەکانتان چارەسەر بکەن بە سەدەقە کەواتە وشەی جوان وشەی خۆش و پێشوازی جوان و ئارەستە و پێشوازیکردنی نەخۆش لە ڕووی دەرونیەوە بەشێکی چارەسەرە بۆی ئەمە کار لەسەر کار بۆی ئەو کارمەندی دێک و باسم کردی لە مەرجەکان ئەوەیە کە بێ بتوانێت تەحملی زۆر بێ مامەڵەی جوان بکە ینی حەزم لێ بزانی هەر مامەڵەیەکی ڕەگ لەگەڵ نەخۆش سزای لەسەرە لە میهرەبانی و ئێمە کارمەندمان بان کردووە و سزامان داوە بۆ ئەوی بە تووڕەی مامەڵەی کردووە قسەیەکی ڕقی کردووە طبعا دوای ئەوەی کە ئەوەشمان کردووە قسە ڕقی لەوەی زەختێکی زۆری لەسەر پاڵەپەستۆی زۆری لەسەر بەڵام ئێمە لە مەرجەکان دەڵێن دەتوانێت لەژێر پاڵەپەستۆ ئیش بکەیت چونکە نەخۆشمان زۆرە خەڵک زۆر ڕوو لە میهرەبانی دەکەن بۆیە لەوێش ئەمەمان کردوتە مەرج کە بێ ئەم کارمەندە توانە و تەحملی هەبێ و ڕێزی نەخۆش بگرێ و لەگە دەوروبەر باش مامەڵە بکە و یەکێکە لە پێوەرەکانی هەڵسەنگاندن بۆ کارمەند ئەگەر فیدباکی زۆر لەسەر بێتەوە کە مامەڵەی باش نییە لە هەڵسەنگاندنی ساڵانە دەرەجە وەرناگرێ ینی دەرەجەی کەم وەرەگرێ و ممکنە لە کۆتایی ببێتەوەی کۆتاییێنان ڕۆژەکەی میهرەبانی دڵسۆزی و لێزانی